سڵاوتان لێبێت و ڕۆژتان باش و ڕۆژتان پڕ لە جوانی پڕ لە خۆشی پڕ لە تەندروستی و لەش ساغی هیوادارم لە هەر شوێنێکن حاڵی دڵەکانتان باش بێت. هەروەک دەزانن هەموو ڕۆژێ ئێمە کاتژمێر حوت لە خزمەتی ئێوە ئەبین بۆ پێشکەشکردنی پرۆگرامی ڕۆژباشی کوردستان بچوان و ئەمڕۆ تەوەرێکمان هەڵبژاردووە لەبەر ئەوەی کە تەوەرەکەمان تایبەتە بەوەی ئێمە ڕۆژانە ژیان بەرەو ئاسایی بوونەوە ئەڕوات و بەو هۆیەوە کە ژیان بەرەو ئاسایی بوونەوە ئەڕوات هەر کۆمەڵناسەکان باسی ئەوە ئەکەن یاخود دەرووناسەکان باسی ئەوەکەن هەر شتێک چل ڕۆژی بەسەرا تێپەڕی ماوەیەکی بەسەرا تێپەڕی تۆ خوی پێوە ئەگری ئێمە خومان بە هەندێک شتەوە گرتووە هەندێک عادەت و نەریتمان پیا کردووە لە دوای کۆرۆنا ئەمانەوەی چۆن بگەڕێنەوە سەر ژیانی ئاسایی خۆمان بۆیە بە میوانداری کەسێک کە تایبەتە بەو بوارانە کە چۆن ڕێنماییمان بداتێ ئێمە ئەو بابەتە گەڵاڵە دەکەین ئەمڕۆ وە لەگەڵتان دەبین. ڕۆژ باش هاژە. ڕۆژ باش سۆڤان ڕۆژ باش بینەران بەسەرانی کوردستان 24 ئەو بەرگە و بابەتانی کە ئەمڕۆ لە هەکبەی ڕۆژ باشدایە بێگومان بۆ هەم ڕۆژێکی کە هەواڵی جیهانی ناوخۆی سەرنجڕاکێش پڕزانیاری پڕبایەخن جگەلەوە وەکو سۆڤان باسی کرد ئایا بزانین ئێمە ئەو خوانی کە گرتومانن تا چەند ئەتوانین کە کاردانەوەی هەبێت لە داهاتوو جا ئەگەر ئەو خۆ باش بێت یاخود لە ڕووی پاراستنی ژینگەوە بێ یاخود لە ڕووی پاک و خاوێنی هەتا خواردنمان کە پێش ئەم بارودۆخەی کۆرۆنا هێنای ئاراوە زۆربەی کەس لە دەرەوە خواردنێکڕی فێری خواردنی دەرەوە بەڵێ بەڵام دواتر وای لێ هات کەسەکان فێری ژیانێکی خۆماڵیانە بوونەوە. جگەلەوە سۆڤان ئەمڕۆ باسیۆش بکەم کە چەند ڕۆژی گیانی کتێبە و پیرۆزبایی لە سەرجەم خوێنەوە خوێنەران و کتێب دۆستانەکەین لە جیهان و بەتایبەت لە کوردستانیشدا یەکێک لەو نەریتانی کە ئەم دۆخی کۆرۆنا هێنای ئارا ئەوە بوو کە خەڵک زیاتر ئاشنا بوو بە کتێب بە خوێندنەوە بۆیە بۆ هیواین کە ئەو بارودۆخەیە خودت ئەو نەریتە و کللتورە و درێژەی پێ بدرێت و هەر بمێنێ. بەڵێ واجگە لەوەش هەندێک نەریتی تر هاتووەستا بۆ نمونە من و هاژە کە بەیانیان یەکە بینیم پێشتر کە یەکتریمانە بینی باشمانەکرد بەیەکە ئێستا یەکتری بینیم هاژە چۆنی سڵاو ئەسڵاوە نەمەستەیە ئەکەین بۆ یەکتری و بزانین ئەو نەریتانە تا چەندێکە منە چەندێک خەڵک ئەتوانێت تەوقە نەکات چەندێک خەڵک ئەتوانێت هەر لەناو ئەو عادەت و نەریتانە بێت کە هەنشت هەیە دووبارەی نەکاتەوە بزانین ئەو پەیوەندی کۆمەڵایەتێک و جاران ئەگەڕێتەوە یانە و چەندەها شتی دیکەی تر کە ئەمڕۆ ناو پرۆگرامە باسی لێوەکەین و تا کۆتایی پرۆگرامیش لەگەڵمان بن چونکە لە کۆتایی پرۆگرام ئێمە شتێکتان پێڵین جیاوازە لە ڕۆژەکانی تر و چاوەڕێمان بن تا کۆتایی پرۆگرام. سەرتاش بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ بکە سۆڤان دواتریش پیانەڵێن. بەڵێ. حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە حکوومەتی فیدراڵ دەکات پابەندبوونەکانی بەرامبەر هەرێمی کوردستان جێبەجێ بکات. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان با سەرپەرشتی مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبوونەوە لە کۆبوونەوەکەدا مەسرور بارزانی بە ناوی ئەنجومەنی وەزیرانەوە سوپاسی خۆڕاگری و پابەندبوونی خەڵکی هەرێمی کوردستانی کرد بەڕێکارەکانی خۆپارێزی و ڕێنمایە تەندروستیەکان کە خۆشبەختانە کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسەکە قۆناغی زۆر باش و پێشکەوتووی بڕیوە و ئەزمموی هەرێمی کوردستان لا ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە بە یەکێک لە سەرکەوتوترین نمونونەکانی خۆپارێزیدا دەنرێت لە جیهان. هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە حکوومەتی فیدراڵ کرد پابەندبوونەکانی بەرامبەر هەرێمی کوردستان جێبەجێ بکات. سبەی لە عێراق و هەرێمی کوردستان یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە. لیژنەی بینینی مانگ لە هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕاگەاند بەهۆی نەبینینی مانگ ئەمڕۆ تەواوکاری مانگی شەعبانە و سبەی هەینی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە. هاوکات دیوانی وەقفی سوننا لە عێراق ڕاگەاند لیژنەی باڵای بینینی مانگ نەیتوانیوە مانگ ببینێت و سبەی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە. پێنج ڕۆژە هیچ کەس لە هەرێمی کوردستان تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبووە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەاند لە 24 کاتژمێری ڕابردوودا 1223 پشکنینی تایبەت بە کۆرۆنا ئەنجام دراون و هیچ حاڵەتێکی توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا دەستنیشان نەکراوە و تەنیا
491 کەس لە کەرنتینەکاندا ماون. هاوکات بەڕێوەبەراتی تەندروستی هەولێر چاکبوونەوەی 11 توشبووی بە کۆرۆنا ڕاگەیاند و لەلایەن خۆشیەوە دکتۆر سەبا حەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بە کوردستان 24 ڕاگەاند 4 توشبووی دیکەی کۆرۆنا چاکبوونەتەوە. بەهۆی تەقەی خۆشی 13 کەس لە پارێزگای دهۆک بریندار بوون. پامنێری کوردستان 24 ڕایگەاند بەهۆی تەقەی خۆشی بە بۆنەی سەرکەوتن بەسەر کۆرۆنادا و نەمانی هیچ کەسێکی توش بوو بەو ڤایرۆسە لە پارێزگای دهۆک 13 کەس بریندار بوون. ئاماژەی بۆش کرد دوای ڕاگەیاندنی چاکبوونەوەی توشبووان تەقەی خۆشی لە زۆرینەی گەڕەک و کۆڵانەکان بە ئاسمانداکراوە و چەکی کلاشینکۆف و دەمانچە و تەنانەت BKC بەکارهێنراوە. و سەبارەت بە کۆرۆنا لە عێراق 29 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ڕاگەاند 29 کەسی دیکە لە سەرتاسەری وڵاتەکەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 50 توشبووی دیکەش چاک بوونەتەوە. بە گوێرەی ئاماری وەزارەتی تەندروستی عێراق ژمارەی توشبووان گەیشتۆتە 1631 کەس و تا ئێستا 83 کەس بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە و 1146 کەس توش بە کۆرۆنا بوونە کە ئێستا چاک بوونەتەوە. کۆتاییمان بە کورتێک لە هاوڵەکان هێنا و دەچینە ناو پرۆگرام. لەمەوەی دوایمە بەردەوام باسی دەرەنجامەکانی کۆرۆناکەین چی کرد یا چی بارودۆخی گۆڕی یا چاکبوونەوەکان ئەوە بێگومان جێ خۆشحاڵیە جگە لەوەش چەند نەریتێکە بۆ کە بۆی کۆرۆنا پێش کەس بیری لێ نەکردوێتەوە بەڵام لەو بارودۆخەیە کراوە و جیخۆشی گرتووە وەک چۆن سێ شەو کۆنسرتی گۆرانی و میوزیک بە ئۆنلاین لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچێ سۆڤان کۆنسرتەکان نەوەستاوە بە ئۆنلاین بەڕێوەچێکە ئەمین مورادی سەرۆکی حەوزی هوەری پارێزی سنە ڕایگەیان لە درێژی کار و چالاکیەکانیانە سێ شەو کۆنسرتێکی هوەری کوردی بە ناوی گوڵان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچێ بەڵام بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کۆنسرتەکە بە سوود وەرگرتن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە شێوەی ئۆنلاین بەڕێوەچێ و ئەژڵێت چەند ناونیشان و پێگەیەکی فەرمی وەک پەڕەی سینەمایی بەهمەنی لە ئینستاگرام و پەڕەی حەوزی هوەری کۆنسرتەکان ئەگوێزنەوە بۆ هەوادارانیان و بۆ بینەرانیان. بەڵێ لە سنا پەڕەی حەوزەی هوەری کاری بەو شێوەیە دەبێت کە ڕێخستنی کۆنسرتەکانەکات وا دیارە هەموو کورد حەزە و هوەرە و شاری سنەشێکەکە لەو شارانەی کە بە بەردەوام زۆر گرنگی بە لایەنی هوەری بە تایبەتی کوردی لە ڕووی میوزیک و لە ڕووی کورتە فیلم و لە ڕووی فیلم و هەر ئەو بابەتانەی کە پەیوەندی بە هوەرەوە هەیە و دەروون ئاسوودا ئەکات شاری سنە یەکێکە لەو شارانەی کە لەو بوارەدا زۆر پێشکەوتووە و زۆر گرنگیەکی تایبەت بە بواری هوەری دەدات. ئەمیش کۆنسرتەکە ئەنجامیان داوە بۆ ئەوەیە کە خەڵک لە هوەردا نەبڕێت و بەردەوام گوێبیستی میوزیک بێت. هەر بووە بە شاری میوزیکیش بەڵێ. بەڵێ باسمان لەوە کرد کە ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی بە چەند نەریتێک دەهێنێ. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەموو هاوکێشەکانی پێچەوانە کردەوە هەر لە سیستەمی جیهانگیری دارایی و نەختینەیی تا دەگاتە شێواز و نەریتە باوەکانی کۆمەڵگە و خێزان. یەکێک لەوانە تەوقەکردن بوو کە باسمان کرد کە بە چەکێکی بایۆلۆجی و هاوکاری گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دائەنرات بۆیە هەموو خەڵک لەو کاتە خۆپارێزی لەو حاڵەتە ئەکرد. هەروەها ئێستا بە پێچەوانی پێشوو خەڵک و تەنانەت خزم و دۆستانیش زۆر بە کەمتر سەردانی یەکتری دەکەن و بە کەمتریش تەوقەکەن لەگەڵ یەک. تەوقەکردن نەریتێکە کە هەزاران ساڵە لە جیهان پەیڕەو دەکرێت وەک ئاماژەیەک بۆ خۆشحاڵی دەربڕین و پێشوازی و بینینی یەکتر بەڵام ئێستا خەریکە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا نامێنێت. پسپۆڕانی نەخۆشیە درمەکان لە نەخۆشخانەی مایۆ کلینیک کە یەکێکە لە دامەزراوەکان بۆ لێکۆڵینەوە لە بواری پزیشکی لە ئەمریکا دەڵێن کاتێک دەستت بۆ تەوقەکردن دەبیت وەک ئەوە وایە چەکێکی بایۆلۆجی بۆ کەسێک ببیت. دەژڵێن هەرچەندە تەوقەکردن نەریتێکی کۆنی کللتوری زۆرینەی گەلانی جیهانە بەڵام لە ناو هاوکێشەکانی ڤایرۆسی کۆرۆنا
جێگەی نابێتەوە. بەهۆی خۆپاراستن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ڕەنگە تووشی هەڵوێستێکی ناخۆش ببینەوە، چونکە کاتێک دەستی تەوقەکردن بۆ کەسێک درێژ دەکەی بەرامبەرەکەت ڕەتی دەکاتەوە، بەمەش پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی تەوقەکردن نامێنێت و کاڵ دەبنەوە، بەتایبەت لە ناوچەیەکی وەکو هەرێمی کوردستان کە پەیوەندیەکان لە ئاستێکی بەرزە. لە شارستانیەتی چەند وڵاتێک شێوازی تەوقەکردن جیاوازە و خۆیان دوور دەگرن. بۆ نمونە خەڵکی وڵاتانی چین و ژاپۆن لە کاتی سڵاوکردن کەمێک خۆیان دەچەمێننەوە، ئەوەش وەک ڕێزگرتن لە هەردوو لایە. شێوازی سڵاوکردن لە ئیندۆنیزیا بریتیە لە دانانی دەست لەسەر دڵ و دواتر سنگ و چاوەڕێی بەرامبەرەکەی دەکات دەستی بۆ تەوقەکردن ببات. بەڵام ئێستا بەهۆی کۆرۆنا ئیندۆنیزیەکان چاوەڕێی دەستبردن بۆ تەوقەکردن نابن. لە هیندستان سڵاوی نەمەستەیە کە خەریکە بەهۆی کۆرۆنا دەبێتە سڵاوێکی جیهانی پەیڕەو دەکرێت، بە جۆرێک هەردوو دەست دەنێن بەیەکەوە و کەمێک خۆ دەچەمێننەوە. ئەم جۆرە سڵاوە لەلایەن سەرکردەکانی جیهانیش بۆتە نەریتێک کە خۆیان لە تەوقەکردن و بەریەکەوتن بە دوور بگرن. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەشێک لە نەریتەکانی لەناو بردووە. ئێستا هاوڵاتیان خۆیان لە تەوقەکردن بە دوور دەگرن و کەمترین کات سەردانی یەکتر دەکەن بۆ ئاگاداربوون لە دۆخی یەکتر تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردەهێنن. بە جۆرێک کللتور و نەریتە باوەکانی تەواو کاڵ کردوتەوە، پێشبینیش ناکرێت دوای کۆرۆناش وەک جاری جارانی لێبێتەوە. بەڵە پێشەوەی کە بچینە لای میوانەکەمان هەندێک وڵات وەکو باست کرد زۆر سەیر و سەمەر تەوقاکەن. بۆ نمونە لە وڵاتە عەرەبیەکانی وەکو یەمەن و جەزایرەوانە شێوازێکی تری تەوقەکردن هەیە کە زۆر خراپترە لە تەوقەکردن بۆ کۆرۆنا، لوت بەیەکەوە ئەنێن بە لوت مەرحەباییەکەکان، و لە هەندێک وڵاتیش بە شان لە یەکتر ئەدەن بەو شێوە مەرحەباکەن. ئەوە هەر زۆر زۆر خەتەرترە تەوقەکە بێ زۆر باشتر لە کاتی کۆرۆنا لە چاوانگەر لوتی زۆر بچووک بوو ینی سەوەکو من تۆ هاژت. بەڵێ ئەوش نەریتی هەر وڵاتێک. ئەمە هەڵبەت دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەم ڕێکار و ڕێنمایە تەندروستیانە گیرابەر بۆ خۆپاراستن لەو ڤایرۆسە و کە دەبێت پاکوخاوێنی و ڕاگررتنی پاکوخاوێنی و ڕاگررتنی ژینگەش بەردەوام و دەستشتن هەموو ئەمانە ئەو ڕێکارانە بوون کە بەردەوام جەختی لەسەر ئەکرایەوە وە خۆ دوورگرتن لە تەوقەکردن و قەرەباڵغی و جێبەجێکردنی هەموو ئەم ڕێنمانە بۆ خۆمان باشتر بێگومان. ئەوەش کاریگەری لەسەر لایەنی کۆمەڵایەتی و کللتوری کۆمەڵگەکان داناوە لەگەڵەوەی کە گۆڕانکاری بەسەرانەوە بۆی ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەو تەوەرە و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئاساییکردنەوەی ژیان و خۆناخی دوای کۆرۆنا میوانداری بەڕێز دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی کە مامۆستای زانکۆ و هەروەها پسپۆڕی گەشەپێدانی مرۆیمان کردووە کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت دکتۆر ڕۆژ باش تەندروستیت باش بۆ هیواین کە ڕۆژێکی باش دەست پێ بکەیت لەگەڵمان. ڕۆژ باش دکتۆر. ڕۆژ باش لە ئێوەی ئەزیز و ڕێز و سڵاو خۆشەویستی بۆ مینەرانی ئەزیز. زۆر سپاس. دکتۆر یەکەم پرسیارم بەوە دەست پێ ئەەکەم کە بەڕێستان زۆر لە ڕێی ئۆنلاینەوە کۆڕکۆبوونەوەتان ئەنجامدا و لەبارەی کۆرۆنا و زۆر باستانە کرد پێش ئەوەی کە بچینە ناو دۆخی ئاسایی و ئێستا باس لەواکەن کە چۆن بچینە ناو ئاساییکردنەوەی ژیان. خوێندنەوەی جەنابەت سەبارەت بە کۆرۆنا کە چ کاریگەریەکیە بێت لەسەر نەریتی کۆمەڵایەتی ئێستا چۆنە؟ بەڵێ ڕێز و سڵاو تەبەن دیارە لە زۆرە لە کتێبە زانستیەکان و بەتابەتی کتێبە دەرونیەکانە باس لەوە دەکرێت کە 20 ڕۆژ یان 21 ڕۆژ یان هەندێک لە سەرچاوەکان دەڵێن 30 ڕۆژ بەسە بۆ ئەوەی کە خویەک یان نەریتێک یان کردارێک لە مرۆڤێکە لە ناخی مرۆڤێکە لە عەقڵی لاواعی مرۆڤێکە بچێنی و دروستی بکەیت. ناخۆشبەختانە بارودۆخی کۆرۆناش لە جیهانە ئەو حاڵەتەی دروست کرد بە ناچاری و بە لا ئیرادی خۆمان بەبێ ئەوەی کە خۆمان ویستمان لەسەری بێت زیاد لە 20 ڕۆژ هەندێک بارودۆخی بەسەر مرۆڤەکانە سەلمان. بۆیە وەکو دەروون ناسی وەکو دەروونزانی وەکو گەشەپێدانی مرۆیی دەڵێن ئەم حاڵەتە ئەم بارودۆخە ڕەنگە هۆکارێک بوو بێت بۆ ئەوەی کە هەندێک خو و نەریت و عادەت لە ناخی مرۆڤەکانە بچێنێت وەکو لە راپۆرتەکەی جەنابتانە باس کرا لەوە دەچێت لە دوای کۆرۆنا تۆزێک بە ئاسانی نەتوانرێت کاڵ بکرێتەوە و نەتوانرێت بهێنرێتەوە بۆ دۆخی تایبەتی خۆی. زۆر بارودۆخ هەبوو، زۆر کردار هەبوو، زۆر هەڵسوکەوت هەبوو لە تاکەکانی کۆمەلگایە ئێمە هەبوو جا بە دیوە باشەکە یان بە دیوە خراپەکە. یعنی من تەنانەت ئەم
بابەتە بە پێشنیار دەزانم بۆ حکوومەتی هەرێم کە لەمەوە بۆمان دەرکەوت ئەگەر یاسا هەبێت و ئەگەر بێت و تا ڕادەیەک ئیعلامیشی لەگەڵا بێ و ئەگەر بێت و سەرکردەکان و کەسە دەسەڵاتدارەکانش لەگەڵ ئەم یاسا و لەگەڵ ئەم ڕاگەیاندنیا بن زۆر خوو هەیە دەتوانین لە تاکەکانی کۆمەلگادا بیچێنین. ینی من بە تەنها دیوە سلبیەکەی نابێنم دیوە ئیجابیەکەشی دەبینم کە جارانی ئێمە دەمانوت دەکرێت لە کۆمەلگا جگەرە کەم بکەیتەوە، مەشروب کەم بکەیتەوە، تلیا کەم بکەیتەوە، دەکرێت پاک و تەمیسی لە تاکەکانی کۆمەلگا زیادکەی. زۆر جار ئێمە کەم شتانەمان دەوت وەکو مامۆستایەک وەکو خەڵکێکی تر زۆر جار قسە دەکرا دەیانوت ئاخر شت نییە تاکەکانی کۆمەلگای ئێمە وابێت لەواتشێت ئێمە تاکەکارمان زۆر پابند نەبن بەو کارەوە. بەڵام سەرمێنرا بەڵێ دەتوانرێت لە ڕێی یاساوە و لە ڕێی ڕاگەیاندنە ئەم شتانە بکرێت و کاریگەری لەسەر تاکەکان دروست بکرێت. بەڵێ دکتۆر کەواتە تاکەکان چۆن بتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ ئەم قۆناغەدا؟ ئەوە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگەوە پرسیارێکی زۆر گرنگە چۆن بتوانرێت خۆمان بگونجێن لەگەڵ ئەم بارودۆخەیە و خاڵێکی زۆر گرنگ و مهمە کە هۆکارێکە بۆەوەی کە یەکەم کە کەسەکان مرۆڤەکان قەناعەتێکی وایان بۆ دروست بێت کە بەڵێ ئەم بارودۆخە کە دروست بووە لە مەسلحەتی ئەوانە. ینی دراسە کراوە توێژینەوەکان ئەویان سەلماندووە کە ئەگەر مرۆڤ هەر کارێک بکە، هەر کردەوەیەک بکە، هەر هەڵوێستێکی بەسەرا جێبەجێکەی، هەر قۆناغێکی بەسەرا جێبەجێکە ئەگەر بێت و قەناعەتێکی تیا دروستکەی ئەمە لە مەسلحەتی ئەوە، ئەمە لە چاکەی ئەوە، ئەمە لە باشەی ئەوە، ئەمە کاریگەری بۆ داهاتووی دەبێت، کاریگەری بۆ خێزان و کۆمەلگاکەی دەبێت، ڕەنگە جێبەجێکردنی باشتر و چاکتر بێت. کەواتە خاڵی یەکەم بۆ خۆگونجاندن لەگەڵم بارودۆخە دەبێت لایەزان ئەو حاڵەتە کاڵ نەکرێتەوە لە لای مرۆڤ. ینی من بەداخەوم هەندێ بەڕێز لەوەچە لە ئاستی بەرز و نزمیشە دەیەوێت ئەو ئیجراعاتە تۆزێک کاڵ کاتەوە، یان بە ناوی گاڵتەوە بڵێت بەخوا هەستم کرد فشەیە، یان بە ناوی ئەوەی کە بڵێت وەڵاهی ڕەنگە بەو جۆرە نەبێ یەکجار ترسانیان تازەترین هەواڵ کە من ئێمە هاوڵاتیانی خۆمان ناترسێنین بەیانی زۆر، بەڵام تازەترین هەواڵ بەداخەوە دوێنە هەزار و ئەوەندە لە ئێران توش بووە 190 کەس مردووە. ئەمە وەکوڵێ ڕاگەیاندن ڕسمیەکە کە ڕەنگە لە ژێرەوەش هەندێک شتی ترە بێت. کەواتە ئەمە حەقیقەتێک بوو، ئەمە بارودۆخێک بوو هەبوو، بەڵام خۆپارێزیەکە هۆکارێک بوو بۆی باش و چاک بێت. کەواتە یەکەم قەناعەتمان وا بێت کەمە لە مەسلحەتی ئەمەیە. دووەم قەناعەتێکی تریش لە تاکەکانی کۆمەلگا دروستکەین کە ئەمە کاتی بوو، شت نییە تۆ لەسەر ئەم خوو بارودۆخانە بەردەوامی، چکە ئێمە هەمومان لە یادمان نەچێت ئێمە هەندێک خۆی خراپ ڕووی کرد لە تاکەکانی کۆمەلگا بە ڕۆی بۆنی کۆرۆناوە. هەندێک لەسەر چاوەکان ئەڵەن یەک لەسەر چواری، واتە تقریبان چۆن بڵێ زۆعفی، واتە یەک لەسەر چواری بەکارێنەرانی تۆڕی کۆمەڵاتی لە کوردستانی خۆمان زیادی کردووە. ئێستاکێ دراسە کراوە یەک لەسەر چواری کاتەکانی تاکەکان کە ڕەنگە حسایی سەرژمێریەک نەبێ، بەڵام ئەوەندەی کە بە لێکۆڵینەوە بە هەندێک کەس کە دراسەیەکی کردووە تقریبان ئەگەر جاران 4 سعات خەڵک تۆڕی کۆمەڵاتی بەکارێنراوێ، ئێستا خەڵک خویەکی پێوە گرتووە بۆتە 5 ساعت و 6 ساعت، واتە یەک لەسەر چوار زیادی کردووە. ئێستا حاڵەتی کۆمەڵایەتی مرۆڤەکان چەندە جاران چەند بوو بێت، ئێستا تقریبان هاتۆتە یەک لەسەر چوار یان نیوەی جاران. کەواتە هەندێک خۆی خراپی تریشەیە کە بە بۆنی کۆڕۆناوە هاتۆتە ناو کۆمەلگاوە، بۆیە دەبێت تاکەکان خۆیان حسابەوە بکەن ئەمە بارودۆخێکی تایبەت بوو، ئەمە کاتی بوو. ئەگەر بە بۆنەی تۆڕی کۆمەڵاتیەوە، ئەنتەرنێتەوە، ماڵەوە تێکەڵاو نەبوونەوە هەرچیەکی کردبێت ئەوە کاتێکی دیاریکراو بوو بۆ پاراستن بوو، بۆ بارودۆخێکی دیاریکراو. دەبێت هێواشیواش ئەوانە لەسەر ئاستی تاک، لەسەر ئاستی خێزان، لەسەر ئاستی کۆمەلگا، لەسەر ئاستی وەزارەتی ڕاگەیاندن هەموو ئەوانە کەم کرێتەوە بچێتەوە بەرنامەکان. یانی من بۆ خۆم یانی زۆر جار عەجیبم لێت هەندێک لە بەرنامەکان لە هەندێک لە تەلەڤیزۆنەکان ڕاگیراوە خەریکە کەرەنتینە نامێنێ، بەڵام هێشتاکە تەلەڤیزۆنەکان ڕاگەیاندنەکان ڕەنگە خووەکەیان گرتبێ و هێشتاکە نچنەوە سەر نۆرمەڵی تایبەتی خۆیان، کە دەبێت هێواش لە هەموو ئاستەکانە بەرەو نۆرمەڵ بچیتەوە. تەمەن حاڵەتی دەرونیش هەروە دەڵێت لە ڕووی مرۆڤی شەوا دەڵێت قورسە تۆ یەکسەری دەستکەیتەوە بە نۆرمەڵ. ینی بە تایبەتی ئەو دایبابە ئازیزانی کە سەری ئەم بەرنامەیە دەکەن، تۆ منداڵێک مانگونیوێ کە ڕەنگە دەستی بۆ کتێب نەبرد بێت یان زۆر بە کچوکاڵی بردبێتی، چۆن باسمان کرد 21 ڕۆژ
بەس بوو بۆ ئەوەی خویەک فێر بێت بە جددی 21 ڕۆژێش بەسە و ڕەنگە بەسیش نەبێت زۆر کاتی پێویست بێ بۆی منداڵ بگەڕێتەوە بارودۆخی خوێندن سعیکردن دیراسەکردن کتێب خۆشویستن بۆیە ئەویش بۆ خۆی بارودۆخێکی ترەکە هەبێ لە ئاستی حکوومەت و لە ئاستی خانەوادەکان و لە ئاستی تاکان ئیشی لەسەر بکەن. بەڵێ بەڵام دکتۆر باست لە قەناعەت کرد و باست لە خێزان کرد و بە تایبەت وتدایە و بابەکان. ئێستامە کێشەمان لەگەڵ منداڵان هەیە منداڵ قەناعەتی چۆن بۆ دروست بکێت کە لەمە دووە ئەوە نەکات بە دیار تۆڕە کۆمەڵایەتەکان یان ئەتەرنێتەوە بە تایبەتی یاریە ئەلکترۆنیەکان دەکەن چونکە بەڕاستی ئەوەی کە لە مناڵی هەبوو لە ماڵۆ تەنهای توانی بەو ڕێگەیە بێدەنگی بکات و مناڵ بیانووی ئەوە نەگرێت و باشترین فرسەتیش بوو بۆ مناڵ کە خوی پێوە بگرێت. ئێستا یەکێک لە هەرەوە کێشانەی کە احتیمالە زۆر بە ئەستەم چارەسەر بکرێت ئەوەیە ڕێکاری ئێوە چییە بۆ ئەو منداڵانە؟ بە هەمان بارودۆخ کە خۆمان بەدەستی خۆمان و بە ناچاری منداڵەکانمان کردەوە بارودۆخە دەبێت بە عکسەکەشەواتە بە ئاراستەیەکی پێچەوانش دیسان دەست پێ بکەینەوە. یەکەم دایک و بابەکان هێواش ئەگەر بەلانی کەمەوە لە یەکی پێنجەوە دەست بکەن بە هەڵگرتنی مۆبایلەکان و ئایپاد و ئایفۆنەکان و کۆمپیوتەرەکان لە ماڵەوە. دووەم دەست بکەن بە بەرنمەیەکی بەرنامە ڕێژکراوێکی زۆر باش دایک و باوکان دەست بکەن بەوەی کە کەمکردنەوەی وایفی کە هیچ پێویست ناکە شەپۆل و وایفی لە ماڵە هەبێت بە 24 ساعتە و جاران چکە هەمومان لە ماڵەوە بووین. سێم دەبێت هێواش ئیش لەسەرەوە بکرێت کە جارانی بە بۆنەی ئەوەی کە بە دیار تەلەڤیزۆنێکەوە یان ئەنتەرنێتێکەوە یان وایفیەکەوە دانیشتین هەمومان لە ژوور و هەیوانێکا کۆ دەبووینەوە و جاری وا بوو بە دیار فیلمێکەوە یان هەواڵێکەوە دادەنیشتین. ئێستا هێواش دایک و باوکەکان بە لێزانی خۆیان بڵاوە بە تاکەکانی خێزانەکان بکەن منداڵە بۆ ژووری خۆی باوکەکەیە بۆ ژووری خوێندنەوەی خۆی دایکەکەیە بۆ چێشتخانە و هێواش دەست بکات بە چێشت لێنان و تەرتیباتێک بۆ ماڵەوە ڕەنگە برایەکی تریانێ بەرەو دایرە دەچێت اینجاکە هێواش مۆبایل و ئایپۆد و ئایپاد و لاپتۆپەکە لەگەڵ خۆیان دەبات هیچ پێویست ناکات لە ماڵەوە بێت و لە بەردەستی مناڵەکان بێت واتە هێواش بەبێ بارودۆخەکە نۆرمەڵ کرێتەوە بەوەی کە ڕەنگە تۆ بەڕێزێکی سە بڵێ با بە مناڵ بەچی قەناعەتی پێ دەگەم منش دەڵێم مناڵ 10 ساڵ 12 ساڵ کە پێشتر فێری یوتیوب بووە ڕۆژانە 5 ساعت 6 ساعت فێری یوتیوب بۆ ئێستا قورسە تۆ بێ بە هەمان عقلێتی خۆت کە پێشتر دەتوت ڕۆڵە یوتیوب بۆ خۆ سیرکە و بێدەنگ بە لە سوچا ئێستا بڵێ وڵای یوتیوب خراپە چکڵێمە لیمە تەقولون ما لا تفعلون بۆیە دەبێت بەکردەوە بیسەلمێنی ئەگەر دایک و باوکی بینی ئەوان مۆبایلیان بەکەم بەدەستەوە بۆ لە خۆمانەوە دەست پێ بکەن بەرەو ئیش و کاری خۆمان ڕۆشتین وەگەر حکوومەتیش ئیجراعاتی قانونی کرد و هێواش با بڵێن دەوام کرایەوە و خوێندنگە کرایەوە من دڵیام هێواش دەتوانێت بە هەمومان بچینەوە تەبعی بەڵام وەکوتم کاتی دەوێت هەتاوەکو بگەڕێنەوە سەر تایمی خۆمان. بەڵێ دکتۆر لێرە و لێ بینیمان یاخود بیستمان کە ئەوەی ڕێکخراوە جیهانیەکانی ژینگە نەیانتوانی لە ماوەی 10 ساڵی ڕابردووە خزمەتێک بە ژینگە بکەن بە پێی پێویست و یان بەو کاریگەریە زۆرە بێگومان ئەم بارودۆخەی کۆرۆنا کردی وەکو خۆشە باس کرد کە ئێمە هەر لایەنە سلبیەکانی وەرنەگرین ئەم لایەنە ئەرێنیانەی هەبوو کە ژینگە هەناسێکی تەواوی بەخشی. ئێستا تاکەکان چۆن بتوانن کە ژینگە بەو پاکیە بینن بیپارێزن بەڵام هەرچەندە بینیمان لە چەند ڕۆژێکی ئاساییکردنەوە هەندێک کەس چوونەوە ناو ژینگە و بەو شێوازەی پێشووتر پیسیان کردەوە. ئایا چۆن بتوانین ئەو ژینگە پاکەوە بووە یاخود ئەو ژینگە بوژاوەیە بپارێزین و ئاوابی هێڵینەوە؟ جوانە تەوەن ئەم بارودۆخی کە بەسەر هەموو جیهانە هات شتێکی سەلمان بۆ هەمومان کە مەناعە بەرگری لاشەی مرۆڤ چەند گرنگ و مویمە. ئێمە بەڕاستی وەکو من وەکو دکتۆرێک باز دەکەم چەندە مەمنونین هەندی حاڵەتین کە وەزارەتی ناوخۆ وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی تەندروستی هەموو وەزارەتەکان پێی هەڵسان کە شتێکی زۆر باش چاکە بەڵام لە لایەکی ترۆکو دکتۆر هەستی پێ دەکەین بەڕاستی سواسی مەناعی لاشەی خۆمان دەکەین وەکو تاکەکانی کورد کە گەر کورد لە زۆر شت بێبەش بین بەڵام لەمەیە بێشتاکە بەشمان پێوە ماوە و کۆڵێ لە دەستمان نەداوە ئەویش لە ئەنجامیەوەی کە خۆشببختین هێشتاکە کەمترین مادەی هۆشبەر کەمترین هەندی حاڵەتی نەخوازرا و لە گەنجەکانمان هەیە لە تاکەکانی کۆمەلگایە کەواتە بەرگری لاشەی مرۆڤ یەکێکە لە هۆکارەکان بۆ پاراستنی زۆرە لە بارودۆخە نەخوازراوەکان و بە تایبەتی نەخۆشی لەمەوە ڕەبتی دەکەم بە ژینگەوە خۆشببختین کە هەمیشە لینکێکەیە هەمیشە ڕفتێکش هەیە لە بینی ژینگە و لە بینی با بڵێن بەرگری لاشەی مرۆڤە ئەوە ژینگەیە وە پاراستنی ژینگەیە هۆکارێکە بۆ ئەوەی کە بەرگری لاشەی مرۆڤ و تاکەکانی کۆمەلگا زۆر باش و چاک و مەزبوط بێت. ئێمە لەم بارودۆخەیە بۆ من دەرکەوت ئەو ماڵ و خانەوادانی کە باخێکیان هەبوو تا ڕادەیە کەرنتینە کەمتر تاسیری لێکردن ئەوەی کە باخچەیەکیان هەبوو لە ماڵە ڕەنگە تۆزێک
کەمتر تاسیری لێکردبێتن ئەوەی کە چەند گوڵێکی هەبوو لە ماڵەوە بە درێژایی ئەم مانگە خۆی پێوە مەشغوڵ کردبوو ڕەنگە لە چاو خانەوادەیەکی ترا ئافرەتێکی بەڕێزی ترا کە هیچی نەبوو پێوەی مەشغوڵ بێت ڕەنگە تۆزە ناخۆشتر بکاتە ئەبێت ئەم عقلێتە ئەبێ ئەم بیرکردنەوەانە لە تاکی کووردا زیاتر و باشتر و چاکتر وەکۆڵێت بیچێنێن و بە قۆتر و بەهێستری کردن بە تاکەکان لە بیریان نەچێت بەڕاستی کاتێک کە ئێستاکە من لە شاری سلێمانی دەژیم بەیانی بەجددی وەکۆڵە سۆز و عاتفەیەکم دەبێت کاتێ سەری ئەزمەر دەکەی کاتێ سەری قەرەداغ دەکەیت کە ئەو شاخە سەوزە جوانە و زۆرە لە ژینگەکانی تریشکە لە دەیبینیت وەکو جاران نەپەستەکێنراوەتەوە بەسەریان نەڕۆشتن و تێک نەچوو ئەمە بۆ خۆی ژینگەیەکی زۆر جوانەوە بارودۆخێکی زۆر جوان دەبێت تاکەکان ڕاگەاندن ڕۆڵ دەبینێت زۆر گرنگە ئیش لەسەر ئەو هەواڵە و ئەم بارودۆخە بکەن کە گرنگە بیپارێزن دایک و باوک زۆر ڕۆڵی و کاریگەری زۆر تیا دەبینێت وە تاکەکانی کۆمەلگاش خۆیان گرنگ و مهمە ئێمە ژینگە تەنها سروشتەکەی دەرەوە نەبینین چکە سروشتەکەی دەرەوە ئێمەش وەکۆڵێت لایاتمان نەچێت سروشتی دەرەوەش تەنها ڕەنگە مانگە مانگونیوەکی تر کوردستان بۆ جۆرە بێت سروشتەکەی تری ژینگەکەی خۆم کە بۆ خۆمم دروست کردەوە بۆ خۆی زۆر گرنگ و مهمە ینی ئەو بیرە ئەو ژینگەی کە بۆ خۆمم دروست کردووە کە لە ناو ژوورێکە لە خانوویەکە لە ماڵێکە لە گەڕەکێکە و پاشان بۆ شارێکە ئەوش بۆ خۆی گرنگەکە هۆکارێکە بۆ هێشتنەوەی بەرگری لاشەوە پاراستنمان لە نەخۆشی زۆر باشە دکتۆر لە ئەنجامی قسەکانی جەنابەت من ئەوم بۆ دەرکەوت کە ئەوەی کە باخچەی هەبوو ئەوەی کە شوێنێکی سەوزایی هەبوو باش ئێمە خەڵکانێکمان هەیە ئاپارتمان نشینەوە بەرە زیاترە کات ئاپارتمان نشینەکانمان زۆر زیاترە بن و کۆمەڵگە نیشتە جێبوونەکانمان لەواچێت باخچەیەکی تیانە بێت لێرە بەس ئەوە بۆ من پرسیارە هەندێک خوو بۆ لە کەسەکانە دروست بۆ بەرامبەر خودی خۆی بۆ کاتی کۆرۆنا بۆ نمونە هەندێک کەسمان هەیە خۆی وەسواسە لە ئاپارتماناژی ئەوەنی تر وەسواس بووە دکتۆر بۆ چوونی تۆ چۆنە بۆ نمونە ئێستا ئەگەڕێینە ماڵەوە یەکسەر فێربوونێ دەستە شوین لەگەڵ خودی خۆمانە هەندێک شت گۆڕانکاری بەسەر هاتووە ئەوانی کە وەسواسیان هەیە لەگەڵ خۆیانە تۆشی کێشەبوونە ئەمانە چۆن بتوانن مامەڵە بکەن اینجا ئەم بارودۆخەشی هات بەسەرە خالبی بەڕێز من بۆ خۆم بۆ معلوماتی جەنابەت لە بینایەکە دەژیم تقریبا پێم وایە 13 قاتە ینی ئێمە لەگەڵ خانەوادەی خۆمە ئەم مانگە بۆمان دەرکەوت کە بەلەکۆنەکە چەندێ بۆ ئێمە گرنگە و گرنگی پێدانی چەندێ گرنگە ینی بەجددی ئێمە ڕەنگە بەلەکۆنەکەی ئێمە تۆزێ ڕووتەڵەش بێ زۆر بە حکمی دەوام و مەشغەڵەتمان ڕەنگە نەمانتوانین و پێویست خزمەتیکەین بەس ئەم مانگە بۆمان دەرکەوت کە چەندە زەرورە گوڵی تیا بچێنین چەندە زەرورە هەندێک ئینجانی تیادا بنێت چەندە زەرورە کورسی و مێزێکی تێدا بنێت کە ڕەنگە بە ڕێزێک بڵێ جات تۆ خواپێداوی بەلەکۆنەتی ئەزیزەکەم هەموو کەسێک بەس خانووی هەبێ ڕەنگە سەربانێکت هەبێ کە بتوانانی 4 ئینجانی تێدا دابنێت و سێبەرێکی بۆ دروستکەی ڕەنگە حوشەیەکی مەتر بە 2 مەتر هەر هەبێت کەواتە ئەمە بەستەکەم ئەوە چییە هەندێشت هەیە لە بارودۆخە نەخوازراوەکانە اینجا گرنگیەکەی دەزانیت ئێمە من بۆ خۆم ڕەنگە چەند ساڵێکە لەو شوقەیام ینی شایەتی دەدەم ڕەنگە جاری وابێ بە 4 مانگ نەچوبێتمە بەلەکۆنەکە لەبەر دەوام و مەشغەڵەت و وەکۆڵێت ڕاکڕاکی ژیان بەڵام لە هەندێک بارودۆخە بۆ دەرەکەوێت کە ئەو هەوایی لەوێ هەڵی دەمژیت زۆر جیاوازە لە هەواکەی ژوورەوە ئەو دیمەنەی لەوێ دەیبینی زۆر جیاوازە کە وها کەزا بۆ بانخانوویەکی ماڵێکی ئازیزیش کە خانوویەکی 100 مەتری هەیە کە ڕەنگە یەقاتیش بێ بەڵام سەربانێکی هەیە کە گرنگ و بوویمە کەواتە دەبێت خانەوادەکان گرنگی بەو شوێنانە دەبدەن کە هەوای خۆشتری تیا هەڵدەمژن و بینینی جوانتری تێدا دەکەن ئێمە پێشتر بەداخەوە خانەوادەکانی خۆمان ڕەنگە ینی هێواش شێواش لەگەڵ عولەمەیە من بۆ کوماڵستایەکی زانکۆ هەستم بەو معاناتە دەکرد کە خانەوادەکان ئەوەندەی گرنگی بە قەنەفە و بە گرنگی بە ژوور و گرنگی بە تەسمیمی دیوارەکان دەدەن کەمتر گرنگیان بەو شتانە دەدات کە مەخرج بوو بۆ ژینگە کە لە هەموو عالەمە لە هەموو جیهانە باسیەوە دەکرێت چەندە گرنگە تۆ ژوورەکەت پەنجەرەی تێدا بێت چەندە گرنگە ژوورەکەت ساحیبەی تێدا بێت کە ڕەنگە خانەوادا بێت حسابێ بۆ ساحیبە و بۆ تەهویە نەکات چەندە گرنگە کە تۆ ژوورێکت هەبێ ژووری نووسنەکەت یان ژووری دانیشتنەکەت بڕوانێ بەسەر ژنگەیەکی زۆر باش و چاک و مەزبوطە ئێمە تۆ دیقەت بدە زۆربەی تاکەکان ئێم کۆمەلگای ئەمە هیوایەتیان خانووی ڕوکنە بۆ لەبەرەوەی کە بە حسابی خۆیان ئەتوانن ژووری زیاتری تێ بکەن واجهەی زیاتری تێ بکەن وەکۆڵە دەرگای زیاتری بێ بەداخەوە بێت تۆ بیل لەوە بکەیتەوە چۆن بتوانیت بۆ ژینگەکە باشتر و چاکتر دکتۆر بینیشمان کە لە کاتی قەدەغەی هاتوچۆ ڕێگای نەخۆشخانەکان و هەروەها نۆرێنگەکان هەمووی داخرابوو وەمان نەزانی کەس نەخۆش نییە ئەمە هۆکاری و کەس نەخۆش نەبوو یاخود گرنگی زیاتریان بە تەندروستیانەیە ڕنمایی تۆ چییە بە کورتیە گەر پێمان بڵێ بۆی کە تاکەکان گرنگی بە تەندروستی خۆیان بن
من وەکو دکتۆرێک بام شایەتیە بدەم کە من نۆرینگەشم هەیە ینی عیادەم هەیە لە ناو بازار لە ناو دکتۆرەکانی خۆمانە شتێکمانتیا دروست بوو و مقۆمقۆیەکمانتیا دروست بوو کە بەجددی ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە شەرت نییە ئەوانی کە داهاتن بۆ نۆرینگەکانی ئێمە 100% نەخۆش بوو بێتن هەندێکیانێ حاڵەتێکی دەرونیە هەندێکەیە هەندێک وەکۆڵی سیشارەکردن و هەندێک سەردانی عیادە بۆ کە پێویست نەبوو ینی بۆ نونە مەسەن نەخۆشێک هاتۆ بۆ نۆرینگەکەی من لە مانگێکا دوو جار هاتۆ بزانە کوڕیان کچە بۆ نونەوەکو سۆنەرێک لەواچێ لە مانگێکا دوو جار سێ جار هاتبێ بڵێ وڵا گومانە بم نەخۆشم بەڵام نەخۆشیش نەبێت کەواتە لەم حاڵەتانە و لەم بارودۆخانە بۆ دەرەکەوێت کە ئێمە ناڵێن مەسەن 100% نۆرینگەکان زەرور نەبوو و داشخرا خۆزگەدا نەخرا دەڵێن زۆر باش بوو زۆر چاک بوو ئێستش ئەگەر زەرورەت بێشتێکی باش و چاک و مەزبوطە بەڵام قسەکەم لەسەر ئەوەیە کە زۆر جار هەندێ چاولێکەری هەبوو کە دەبێت لەوانە کەم بێتەوە هەندێ حاڵەت هەبوو کە جاران کە نەخۆشی دروستە بوو لە ئەنجامی هەندی ئیسیشاری ناپێویست ینی ئافرەتێک بوو لە گەڕکی خۆیان پورەمەنیجێک هەم باجیافتاوێک حاجی کەریمێک هەندێشتی پێویست ئەمیش دەکەوتە کەڵکەڵەوە ئەوی بخوالەوە چە منیش نەخۆش بووم لە پڕ خۆی دەگەیان بە نازوڕی خۆی دەگەیان بە سۆنەری خۆی دەگەیان بە دکتۆرێکی باتنی کەواتە لەم حاڵەت و لەم بارودۆخانەیە بۆ هەندێک جار بۆمان دەردەکەوێت ئەوەی کە خۆمان بخۆمان دەوت باشتر و چاکترە ئەوەی کە دانمان بخۆمان ئەگرت باشتر و چاکترە ئەوەی کە هەندێک جار بە هەندێ بۆ کۆڵە بە قسەی هەندی حاڵەتی دەرونی خۆمانمان نەکرد چکگەر وەکو جارانی بووە و نۆرینگا بووە 100% لەگەڵ دڵەکزێکی بەسیتا لەوەی خۆمان بگەیانە بە نۆرینگەکان نە لەمە دوا دەبێت ئەو حاڵەتەی کە کۆرۆنا بەسەردا سەرماندین زۆر باش و چاکە هەندێک جار تەحملکردن هەندێک جار من ماڵ ئەناسمەڵە دکتۆر ئێستا بۆم دەرکەوتووە من پێتزا و شاورمە و وەکۆڵە هەندێک خواردنی دەرەوە من تووشی بەکتریای مەعیدە کردبوو تووشی خۆڵۆن کردبوو ئەم ماوەیە خواردنی ماڵۆم خواردووە ئیسراحەتم کردووە هەندێک لە بەڕێزەکان هەیە ئەزیزەکان هەیە کە من زۆر جار تەلەفۆنە بۆ دەکەن نەخۆشی خۆمەڵە دکتۆر من بۆم دەرکەوت هەندێک جبز و نەستەلە و شتی لاکۆڵان و مارکێتەکان بوو وای لە مناڵەکەم کردبوو هیچ خواردنێکی ناخوارد مانگێکە مناڵەکەم بە دڵ و بەجان وەکو من فاسۆلیا دەخوا وەکۆڵێ قەیماق دەخوا کفتە دەخوا شفتە دەخواڵم ئەزیزەکەم ئەوەی نەبوو جاران ئێمە پێمان دەوتن مناڵ هەتاوەکو نەستەلە و خواردنی لێ بگریتەوە تا ڕادێگەگر کەمی کەیتەوە بەڵێ دەگەڕێتەوە بۆ خواردنە سروشتەکان و بۆ میوە و بۆ سەوزدە و بۆ خواردن کاتمە بەستەکەم ئەوەیە کە بۆ مەسەلەی تەندروستیش بەڵێ دەرکەوت هەتاوەکو لە نۆرمەڵ نزیکتر بینەوە هەتاوەکو لە خواردنی ماڵ نزیکتر بینەوە هەتاوەکو لە سفرەکان نزیکتر بینەوە خانەوادەکان لەسەر سفرەکان دانیشن بێگومان هەر کاریگەری داراییشی هەبێت دکتۆر ینی لەگەڵەوەی کە خۆمان خواردنێکمان ئامادە کرد کاریگەری داراییشی هەبوو لەسەر خێزانەکان گومانی تێدا نیە ئێمە خانەوادەی وایە من برادری وامەیە کاتە گاتاڵە دکتۆر ئێستا ئەزانم پێزا چۆن قڕی کرد بە سەرما ماگانە پەنجا بۆ 100,000 دینارم بۆ پێزا و شاورمە بوو کەسیش پێی نازانی منام نیوەشی ناخوارد دوو تیکەی لێدا و فڕێدا ئێستاکی ئەو بودجێ گەڕاتەوە بەڵێ بەجددی شتێکی زۆر باش و چاک و مەزبوطە کە گەڕانەوە بۆ سروشت ئەمانە ئەگەرەوە تەبە ناچینە تەفسیلەوە کە قۆڵۆن کەمتر دەبێتەوە بەدڵنیایەوە مەعیدە کەمتر دەبێتەوە زۆر جار حاڵەتی دەرونی بەرەو باشتر و چاکتر دەچێت چکە هەندێک خواردن هەیە ڕەنگە کاریگەری لەسەر لاشە و کاریگەری لەسەر تەندروستی بەڵێ ئمە وتەیەکمان هەبوو جاران ئەماوت ئەمڕۆ بخۆ خوا کەریمە بۆ سبەینە کەس بیری لۆ نەکردەوە پارە کۆکاتەوە ئێستا ئەم دۆخەوەی هێنایە ئاراوە کە بزانین لە ماڵەوە ئابووری خۆمان چۆن تەنزیم بکەین زۆر سپاس دەکەین دکتۆر کە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵمان بووی دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی کە پسپۆرە لە گەشەپێدانی مرۆیی زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان بوویت و سپاس بە وەڵامەکانت بە هیوای ڕۆژێکی خۆش دکتۆر زۆر سپاس بۆ بەڕێستان بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستانیش ببینین.
بەڵێ هەروەک چۆن ئێمە خەمی ئەوەمانە کە لایەنە کۆمەڵایەتیەکان و لایەنی پەیوەندی کۆمەڵایەتەکان بگەڕێتەوە وەکو جاری جاران هەروەها وڵاتانی دەرەوەش بە هەمان شێوە هەرچەند ئێمە ئازانین ئەوان وەکو ئێمە یەکجار زۆر تێکەڵاویەکی وایان نییە بەڵام بەشی خۆی ئەوانیش ئەو کێشەیان هەیە بۆیە ڕاوێژکارانی تەندروستی بەریتانیا هۆشداری لە دوورکەوتنەوەی خێزانی و کۆمەڵایەتی دەدەن کە خەمی ئەوەیانە کە ڕێساکانیان ئەو ڕێسانی کە کۆرۆنا هێناوێتی ئاراوە ئەو ڕێکارانی کە کۆرۆنا هێنایەتی ئاراوە کار بکاتە سەر تاکەکانی کۆمەڵ و دوور بکەونەوە لە هەر بابەتێکی کۆمەڵایەتی بۆیە ئەوانیش بە هەمان شێوە ئەو کێشەیان هەیە. هەر بۆیە لە بەریتانیا میدیاکانی وڵاتەکەی ئاگدار کردوێتەوە کە ڕێنمایەکەی خۆپەراستن لە ڤایرۆسی کۆرۆنا سۆڤان زیاتر بکەن بۆی کە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە کەمتر بکەنەوە دوورکەونەوە لە یەکتر تاکەکان و ئاماژێ بۆش کردو پێویستە تا ڤاکسینی دژە کۆرۆنا پێبێت بەو شێوەیە لە ماڵەکان بمێنەوە کە ڕاوێژکارانی تەندروستی حکوومەتی بەریتانیا بە میدیاکانی وڵاتەکەیان وتۆ ئەو پێوش باسیوان کردووە کە مەترسی هەیە هێشتا و لەژێر ڕێنمایەکانی خۆپەراستن لە ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی بە ڕێساکانی کۆمەڵاتی بێت و بەهۆی ئەو پەتایە دوورکەوتنەوەی تاکەکان لە یەکتر بەردەوامە بێت. باڵێ و ئاماژەشیان بۆ کردووە کە پێویستە ئەو ڤاکسینی دژە کۆرۆنا بدۆزرێتەوە و تا ئەو کاتێت دۆزرێتەوە قەدەغی هاتوچۆ و کەرەنتینەکردن هەر بەردەوامە بێت. چونکە بەڵێ سۆڤان بەو هۆیە کە تا ئاستێکی باش پارێزگاری لە دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی لە ناو خەڵکدا ئەکرێت و هەروەها ڕاوێژکارانی تەندروستی حکوومەتی بەریتانیا هەڵگرتنی قەدەغی هاتوچۆ پێی وایە کابێتە هۆی بڵاوبوونەوەی شەپۆلێکی نوێی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەروەک چۆن پێشتریش دکتۆر بەختیار ئاماژەی پێکرد لەوانەیە ئێمە پێمانوا بێت تەواو کۆرۆنا نەما یاخود سەرکەوتین بەسەریا بەڵام پێچێ بە شێوازە ینی بێتەوە ناو کۆمەڵگا هەم لە هاتوچۆ بێ لە شتێک تا وڵاتانە لێستەوە کە حەزەریەوەکەن و ڕێنمایی زیاتریان و پیان وایە کە هێشتا زەرورە قەدەغی هاتوچۆ کەرەنتین هەبێت. بەڵێ لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەرچەند دکتۆر باسی لەوە کردوتی ئەبێ ڕاگەاندەکانیش کەمیکەنەوە یەواش باسی کۆرۆنا ئێمەش بۆیە دۆخەکە بەرەو ئاسایی بوونەچێت ئێمەش هەوڵی ئەوەین کە باسی ئەو شتانە بکەین کە زیاتر بەرەو ئاسایی بوونەوە ئەچێت تەنانەت ئەگەر باسەکە لە کۆرۆناش بێت بۆیە دەیان دەنگۆ زانیاری ناڕاست لەبارەی چۆنێتی توشبوون بە گواستنەوەی ئەو ڤایرۆسە بڵاوکرانەوە هەمومان ئاگاداری ئەوە بووین تەنانەت لە لای خۆشمان بۆیە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ماوەی نزیکەی 6 مانگی ڕابردوو بەردەوام سەرقاڵی ڕەتکردنەوەی ڕاستکردنەوەی زانیاری هەڵەکانە لەبارەی ڤایرۆسی کۆرۆنا و چۆنێتی توشبوون بە ڤایرۆسە. لە مانگی 12 ساڵی ڕابردووە ڕێکخراوی تەندروستی جیهانی سەرقاڵی ڕاستکردنەوەی دەنگۆ و زانیاری هەڵەکانە لەبارەی ڤایرۆسی کۆرۆنا یەکێک لەو هەواڵە ناڕاستانی لەبارەی کۆرۆنا بڵاوکراوەتەوە گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنایە لە ڕێگەی مێژوولە بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕەتی دەکاتەوە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی مێژوولە بگوازرێتەوە. لە زۆرنەی تۆڕە کۆمەڵاتیەکان وا بڵاوکراوەیە کە خۆشوشتن باوی گەرم ڤایرۆسی کۆرۆنا لە ناو دەبات بەڵام تەندروستی جیهانی دەڵێت خۆشوشتن باوی گەرمیان شتێن کۆرۆنا لە ناو نابات بەڵکو بە پێچەوانەوە زیان با پێز دەگەێنێت. پاکردنەوەی دەمولود باوی گەرم و خوێ یەکێکی دیکە بوو لەو زانیاری هەڵانەی بڵاوکرایەوە کاگوایە ئەگەری توشون با کۆرۆنا کەم دەکاتەوە بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت هیچ بەڵگەیەک نییە شوشنی دەمولود بەخوێ لە توشبوون بە کۆرۆنا دوورمان بخاتەوە. هەروەها ئەو کەسەی با کۆرۆنا گیانە دەزەدات توانای گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنای بۆ کەسێکی دیکە هەیە بەڵام وەک هەموو ئەوانەی باسمان کرد ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو دەنگۆیەشی ڕەت کردەوە. یەکێکی دیکە لەو دەنگوانەی کە زۆر باسی لێوە دەکرا ئەوە بوو کە گەنجان تووشی ڤایرۆسی کۆرۆنا نابن بەڵام هەرزوو ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو زانیاری ڕەت کردەوە و ڕایگەیان کۆرۆنا جیاوازی لە نێوان تەمانەکان ناکات. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو زانیارەشی ڕاست کردەوە کە باس لەوە دەکا ئەوانەی ڤاکسینی هەوکردنی سەکان بەکاردەهێنن تووشی ڤایرۆسی کۆرۆنا نابن هاوکات ڕەتیشی کردەوە بەڵگەیەک هەبێت و بیسلمێنێت غەرغەرەکردن باوی گەرم و خوێ ئەگەری توشبوون بە کۆرۆنا کەم بکاتەوە. هەرچەندە لە بەریتانیا دەیان تاوەری هێڵەکانی پەیوەندیکردن و ئینتەرنێت بە پاساوی ئەوەی لەو ڕێگەیەوە کۆرۆنا دەگوازرێتەوە سووتێنران بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت بە هیچ شێوەیە کۆرۆنا لە ڕێگەی تاوەرەکانی پەیوەندی و ئینتەرنێت ناگوازرێتەوە. بەڵێ
باسی ئەوە بوو کە لە کاتی کۆرۆنا هەندێک خەڵک خۆیەکی تایبەتیان گرت بوو و ئەمریکەکانیش زۆرترین پێداویستی کە خۆیان پێوە گرت بوو بیکڕن کلێنسی توالێت و بۆیەی قژ و سەرۆکی بەشی جێبەجێکاری کۆمپانیای وەلمارت لە پرۆگرامی تودەی دەڵێت داتاکانی فرۆشتن و خستنە بازار دەری دەخات لەگەڵمانەوەی هاوڵاتیان لە ماڵەوە و کڕینی پێداویستیەکان زۆر ئەو بابەتانە وەکو جوانکاری زۆر زیادی کردووە دەشڵێت لە چەند هەفتەیەکدا کە هاوڵاتیانی ئەمریکا کەرەنتین بوون و لە ماڵەوە بوون ئەو بابەت و پێداویستانی کە ئێستا زۆر دەیکڕن کلێنسی توالێت و بۆیەی قژ بووە چونکە بۆ یاریکردن و بەسەربردننی کاتەکان بەکاردەهێنرێت ئەمان بینی کە یاریزانان چاڵنجیان پێەکرد بۆیە. بۆیە سەرۆکی باشی جێبەجێکاری کۆمپانیای وەلمارت ئێستا هاوڵاتیان پێویستیان بە ئارایشگا و سەرتاشخانە هەیە بەڵام ئەو شوێنانە داخراون بۆیە پەنا بۆ بۆیەکردنی قژە بن. ئەم دووشتە زۆر گرنگ بوو هەم کلێنسەکە خەڵک وەکو گەرزێکی پاکەرەوە یاخودەوە تاوەکو باسێکی چاڵنجێک و یاری پێکردن و ئەوە خۆمەشغوڵکردن بەکاریانەنا بەڵام لەگەڵۆشا کە ئارایشگا و سەرتاشخانەکان نەبێ خەڵک زیاتر گرنگی بە ڕوخسار و جوانکاری خۆیە و بۆی قژ زۆرەکرن. لە حاڵەتێکی تریشە وەکو ئەوەی لاتوەکو ترسێکی لات بوو لە هەندێک لە مارکێتەکان شەڕ ئەبوو لەسەر کڕینی کلێنکس و نەمانی کلێنکس زۆر کێشیان لەوە بوو کە لە مارکێتەکانە کلێنکس نامێت وەکو خۆیەک ترسان کە نەمێنێت. بەڵێ ئەگەرچی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زیانی بەسەدان کۆمپانیا گەیاند بە ملیۆنا کەس لە جیهان بێکار بوو بەڵام لە بەرامبەردا چەند کار و چەند پیشەیەک لە سەردەمی کۆرۆنا قازانجی باشیان کرد. با لەو گرافیکەدا ببینین چ پیشەیەک بوو کە لە ژێر ڕەحمەتی کۆرۆنا بەڕێوە ئەچوو. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەدان کۆمپانیا زیانیان بەرکەوتووە و بە ملیۆنان کەس بێکار بوون بەڵام لەگەڵ ئەم دۆخەی بەهۆی کۆرۆنا هاتۆتە ئاراوە چەند پیشەیەک قازانجی باشیان کردووە. ژووری بازرگانی ئەمریکا لە راپۆرتێکدا بڵاوی کردەوە کە بەهۆی ئەو دۆخەی ئێستا لە جیهان هەیە چەند پیشەیەک قازانجی زۆر دەکەن لەوانە خزمەتگوزاری پاکردنەوە. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر تاسەری جیهاندا فرۆشتنی ئەو مادانەی تایبەتمەندن بە پاکردنەوەی ناوماڵ و ڕێستۆرانت و نووسنگەکان زیادی کردووە. خزمەتگوزاری گەیاندن زۆرینەی دانیشتوانی جیهان بۆ خۆپاراستن لە کۆرۆنا لە ماڵەوەن و ناچنە دەرەوە ئەوەش بۆتە هۆی ئەوەی خزمەتگوزاری گەیاندن گەشە بکات بە تایبەت گەیاندنی خۆراک و دەرمان و پێداویستی بۆ ماڵەکان. فرۆشتنی سەوزە و میوە لەگەڵ داخستنی زۆربەی شوێنەکان لە زۆرینەی وڵاتانی جیهان ژمارەیەکی زۆر هاوڵاتی بە ڕێژەیەکی زۆر سەوزە و میوە دەکڕن ئەوەش بەهۆی ئەوەی خواردنی تەندروست و بەسوودن بۆ بەهێزکردنی بەرگری لەش ئەوەش وای کردووە ئەو پیشەیە لەم سەردەمەدا گەشە بکات. فرۆشگاکانی کحول فرۆشتن بەهۆی داخستنی یانە و مەیخانەکان لە زۆرینەی وڵاتانی جیهان خەڵک لە ترسی درێژەکێشانی ئەو دۆخە و زیادکردنی ماوەی قەدەغەی هاتوچۆ خواردنەوە کحولیەکان دەکردن و لە ماڵەوە کۆگای دەکەن. خزمەتگوزاری ژەمە ئامادەکراوەکان خەڵکێکی زۆر دەستیان کردووە بە کڕینی ژەمە خۆراکی ئامادەکراوەکان بە تایبەت بەستووەکان و لە ماڵەوە کۆگای دەکەن چونکە خواردنگە و چێشخانەکان داخراون. کۆمپانیای ئامادەکردنی خواردنە لە قوتونراوەکان بەهۆی ئارەزووی زۆری هاوڵاتیان بۆ کۆگاکردنی خۆراک خواردنە لە قوتونراوەکان بایەخێکی زۆری پێدەدرێت چونکە ئەو جۆرە خواردنانە درەنگ بەسەر دەچن و تا ماوەیەکی زۆر دەمێننەوە. فرۆشتنی یاریە ئەلکترۆنیەکان ڤایرۆسی کۆرۆنا بۆتە هۆی ئەوەی خەڵک لە کاتی کەرەنتین و مانەوە لە ماڵەوە کاتێکی زۆریان هەبێت چونکە زۆرینەیان ئێستا کار ناکەن و لە ماڵەوەن بۆیە زۆر کەس بۆ پڕکردنەوەی کاتە بەتاڵەکانیان بەنایان بردۆتە بەر یاریە ئەلکترۆنیەکان وەک یاریە ڤیددیۆیەکان و بەهۆی ئەوەشەوە ئەو کۆمپانیایانەی کە ئەو جۆرە یاریانە دروست دەکەن قازانجێکی باش دەکەن. فرۆشتنی پێداویستی وەرزشیەکان هۆڵەکانی وەرزشکردن لە زۆربەی وڵاتانی جیهان داخراون بۆیە ئەوانەی نایەنەوێت لە وەرزشکردن دابڕێن پەنایان بۆ کڕینی پێداویستی وەرزشیەکان بردووە بۆ ئەوی لە ماڵەکانیان بەردەوام بن لە وەرزشکردن. کۆمپانیای تایبەت بە ڕێخستنی باخچەکان لەگەڵەوەی زۆرینەی خەڵک لە ماڵەوەیە زیاتر خۆیان بە باخچەکانی ماڵەوەیان سەرقاڵ دەکەن بۆیە هاوڵاتیان بە تایبەت لە ئەمریکا وڵاتانی ئەوروپا دەستیان کردووە بە ڕێخستن و چاکسازیکردن لە باخەکانیاندا بەوەش کۆمپانیەکانی دابینکردنی پێداویستی ڕێخستنی باخچە لە وڵاتانە قازانجێکی باش دەکەن. لەگەڵ ئەوەی ئەو پیشانەی باسمان کرد لە سەردەمی کۆرۆنادا قازانجیان کردووە
بەڵام سەدان کۆمپانیاش بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زیانیان کردو و تەنانەت بەشێکیان مایەپووچ بوون بە پێی ئاماری هاوکات ڕێکخراوی کاری نێودەوڵەتیش بەهۆی کۆرۆنا 195 ملیۆن کەس لە سەرتاسەری جیهان بێکار بووە. ئەو راپۆرتە من بە کورتی لە کوردەواری خۆمانە ناو قسەی خۆمانە شتێکی بچووک هەیە ئەڵێ هەمە ماڵیە سووتێ مەحموو خۆی لە بەری گەرمەکاتەوە ئەمە ڕێک ئەوە بوو ئەوان قازانجیان تۆپی پێیە کە یەکێکە لەو وەرزشانەی خولیای هەردوو ڕەگەزی نێر و مێو لە ناو هەموو تەمەنەکانیشدا هەواداری خۆی هەیە و لە وڵاتی بۆلیڤیاش یەکێکە لەو وەرزشانەی کە لەلایەن ئافرەتانی بۆلیڤیا بە تایبەت ئافرەتانی هۆزی ئیمارا گرنگی تایبەتی پێدەدرێت دوای وەرزشی زۆرانبازی ئازاد ئەوی پێڵەن مساڕا حوڕە ئەو وەرزشەیە کە ئافرەتانی بۆلیڤیا زۆر خولیایەکەن. یەکێک لە دیمەنە زۆر سەرنجڕاکێشەکانی بۆلیڤیا بینینی ئافرەتانی ڕاستەنی هندیە سوورەکانن لە هۆزی ئیمارا کە بە تەنورەیەکی فشی و گەورەوە کە جلوبەری ڕۆژانە و کللتوری وڵاتەکەیانە تۆپی پێ دەکەن. ئەم ئافرەتانە ئەو تەنورەیە بەڕێگر نازانن و زۆر ئاسوودەن بە پۆشینی لە کاتی یاریەکان. تەنانەت هەر بەو تەنورەیەشەوە یاری زۆرانبازی ئازاد کا لە ناو خەڵک زیاتر بە موساڕع حوڕە ناو دەهێنرێت یاری دەکەن. ئەوان یاری تۆپی پێ بۆ بەسەربردننی کاتی پشودان چاو لێ دەکەن و هەندێک جاریش بۆ دوورکەوتنەوە لە کەشی ماڵ و هاوسەرەکانیان یاری تۆپی پێ دەکەن. چانە دەمیانێز و ناڵێگریە. سەرەتا کە دەستم بە یاری تۆپی پێکرد بچووک بووم هەر لە شارەکەی خۆمەوە دەستم پێکرد. دواتر بۆ کۆمەلگاکانی دیکە و شارەکانی دیکە یاریم دەکرد. بیبیر. لە ساڵی 2005 ئافرەتانی هۆزی ئیمارا گۆشەیەکی باشیان لە تۆپی پێ بەدەست هێنا و توانیان خۆیان بسەلمێنن. لە یاریەکانی خولە جیاوازەکانی وڵاتەکەیان بەشدار بن و تەنانەت لەلایەن فیفاوە ڕاهێنەریان بۆ تەرخان کرا. من لەسەر داوای سەرۆکی فیفا لێرم تا ڕاهێنان با هەڵبژاردەی ژنانی پۆلیڤیا بکەم پەرە باخولەکەیان لە تۆپی پێ بدەم و هیوادارم کە بتوانم باشتر خزمەتیان لە ڕووی ڕاهێنانەوە بە ژنانی بۆلیڤیا بگەینی. ژنانی هۆزی ئیمارا کللتورێکی دێرینیان هەیە لە ئەنجامدانی چەندەها جۆری یاری وەک زۆرانبازی ئازاد و چەند یاریەکی دیکە. بەڵام تۆپی پێ زۆر تایبەتە و گرنگی زۆریان پێداوە. بۆ بەسەربردنی کاتی پشودانیان ئەم وەرزشیان کردووە بە دڵی خۆشگوزەرانی و چێژوەرگرتنەکانیان. پیاوانی ئەم هۆزش یارمەتی دەرێکی تەواوی ژنەکانیانن لە هاندان و هەوڵدانی زیاتریان بۆ بەردەوامیدان بە خولیاکانیان. بەڵێ کاتێکە ئەم ئیناوسان ئادا کرد گرنگترین یاریزانیان بەناوبانگترین یاریزانی WWE کە هەر مساڕە حوڕەیان زۆرانبازی ئازادی پێڵەن بۆیە وا بەناوبانگ بووە ئەویش لەبەرەوەی کە هاوسەرەکەی دەستی لێدانی هەبووە لی داوا و توێتی ناتوان بە هیچ شێوەیەک دیفاع لە خۆم بکەم خۆی فێری ئەو یاریە کردو بەناوبانگترین یاری. بەڵامەوە تا ژنان لە هەر شوێنێک بن و بە تەنورەوە بێ شوێنەکەیان خراپێت تواناکانیان هەرگیز ناشارێتەوە ئەوە دیارە. بەڵێ هەروەک چۆن لە سەرەتاوە پێمان وتن کە تا کۆتایی پرۆگرام ئەمڕۆ بینەر بن لە بەرەوەی ئێمە پێتان ڕاگەینین کە ئەمڕۆ دوایین پرۆگرامی ڕۆژ باش بوو بۆ هۆی کە سبێنێ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە بێگومانینەوە لاتان دوای مانگی ڕەمەزانی پیرۆز بەڵام ئێمە لە ئەم شەوە باسۆڤان پێتان بڵێ کە پرۆگرامی دیکەتان بۆ ئامادە بەڵێ لە ئەم شەوەوە ئێمە میوانی ماڵەکانی ئێوە ئەبین بە شێوازێکی تر ئەویش لە پرۆگرامی پاشیت کە هەموو شەوانی ڕەمەزان چاوەڕبان واسی ڕۆژی مانگی مبارەکی ڕەمەزان ئێمە لە ماڵەکانتان دەبین ئیشاڵڵا هیواداری ئەو کاتەش پرۆگرام بەدڵی ئێوە بێت. هەر شاد بن.